تۆ چاتت لەگەڵ مینا براو دەبێتەوە باسی سکس دەکەن کە دەری خۆت گوتکەوە بۆ ئەوەی تو دەڵێی ئەوە دروستکراوە باوەڕ بەدرانی ڕاستە ئەوەی تو بەدرانی ڕاستە هەی قۆندرەکانی پێم ئەو پێوەرە لەکوێنە بانێکە و دوو هەوایە ئی بەدرانی ڕاستە ئی من دروستکراوە پەنا بەخوای گەورە پەنا بەخۆی بۆ تۆ یوسفی ئەو یەک دوو یەمینە زەران نەما قسە لەگەڵ نەکەی وەڵڵا مسلیم ئەو قۆندرانەی پێم وها داخم کردوی کوێەکەوتە داناوە لەویش هەر قۆندر دەکەمە قۆندرە مینای هێناوەتە مایک توێنێکە ڕیکۆردەکەم لەلایە مینا بەخۆی تەواو نییە ئافرەتش تەواو نییە وەڵڵا تەواو نییە برایان کە دەڵێم تەواو نییە من هیچی نایەکم لێ نەدیوە بەڵام کەسێک زۆر ئەو کوڕ بکە لەگەڵ بەدرا قسەی کردووە لەگەڵ باجان قسەی کردووە لەگەڵ ڕەشەبا قسەی کردووە لەگەڵ میشان لەگەڵ من قسەی نەکردووە مامۆستا ئافرەتە قسەی لەگەڵ من نەکردیە وەڕێژ نادەمەوە نوع ئافرەتانە قسەی لەگەڵ من کردن بە هیچ نوعاچی ئەو شانسیان نییە من مامۆستای ئامادەیم بە قوربان دەبم من 500 جیل زیاترم پێگەیاندووە بە فەزلی الله هەموم ناردووە بۆ کۆلێژ ئەو مستەڵەحاتانە من لە 16 ساڵیەوە وازمێناوە بەخوا من وڵامی ئەو دەدەمەوە کە چەند کەس برادر مەرس نابین نازانم وەڵی هەفت هەشتێکن هەموو مامۆستای خۆ من مامۆستامانە کە لەگەر من لە یەک مەکتەبی داوام دەکەین گروپچاتێکمانەیە ئەو ڕۆواز بە مدیر دەڵێ ئەو شتا وهایە بەرحەڵ مامۆستا پێویست ناکە جواب بە شتانە ئەو پرسیارەکەم جواب دایەوە بەڵام ئەو سەوتەی کە تازەش کە تۆ لێ دەچێ بوو لەو کەنا دەنجی ساز دێ هەڵاڵە و زەمزەمە وەڵڵە ئەگەر تێگەیشتوی دەزانی چم گۆ ئەو سەوتەی کە تازەی نەتشاشی ئەو شێوکەدە کیژۆڕیەک لەو کەنا دەنجی ساز دێ هەڵاڵە و زەمزەمە وەڵڵە ئەتم کردە قۆندرە بەس بۆ جوابی بەس تێگەیشتوی ئەوەی تێگەیشت با لە کۆمنتی بنووسە ڕقەم 1